پێشبڕکێی جیهانی وێلامسی ڤێسمۆت ساڵانە بە بەشداری زیاتر لە 380 زانکۆ لە سەرانسەری جیهان ئەنجام دەدرێت تایبەتە بە خوێندکارانی کۆلێژی یاسا بۆ بابەتی نێوبژیوانی بازرگانی نێودەوڵەتی. سێ خوێندەکارên Kurd گەهشتنە قۆناغên پێشی دوماهیە و پشتی سەرکەفتنێ ئەو تێنە خەڵاتکردن. پێشبڕک لە ڤیەنا پایتەختê نامسا بڕێوەت چیت. یەکێک لە بەشداربوانی پێشبڕکێکە کە خوێندکارێکی کووردە لە هەرێمی کوردستانەوە بەشداری دەکات ڤینا برادۆستی ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەیە چەند پرسیارێکی ڕاستاکەین. ڤینا شەو باش، سپاسکە لەگەڵمانیت پێمان بڵێکە ئێوەکو ئەو سێ خوێندکارە چۆن گەیشتنە و ئێستا لە کامە قۆناغدان کەی پێشبڕکێکە ئەنجامەدرێ؟ سڵاوتان لێبێت. ڕاستەکەی ئێمە ئێستا لە قۆناغی کۆتایین. قۆناغی کۆتاییش باتی نەمسا دەبێ ئێمە ناوی زانکۆی بەشداریانە و کە پێشبڕکێ بریتە لە پەیوەندی بە بابەتی تەحکیمی تیجاری دەولیەوە هەیە و زیاتر لە 360 زانکۆ لە سەرانسەری جیهان بەشداری لەم پێشبڕکێیە دەکەن. ڕاستەکەی گرنگی لە پێشبڕکێیە بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە بتوانین زیاتر گرنگی بە بابەتی دادگای نێوبژیوانی نێودەوڵەتی بدەین لە هەرێمی کوردستان و ئامانجیشمان هەیە وڵاتی کوردستان ببێتە یەکێک لە وڵاتانەی کە بەشداری بکات لەم جۆرە پێشبڕکێیە و بەهێزەوە هاتوینە ئێرە و پێشبڕکێکەش بۆ ماوەی هەفتەیەک دەخایەنێت. ئێستاش لە ڕەکانی کۆتایی داین بە پێشبڕکێکە و ئەنجامەکەش جارێ دیار و چەند ڕۆژێکی تر چەند ڕۆژی داهاتوو. بەڵێ ڤینا چەند قوتابی گەهشتنە قۆناغا داویە ئەو سێ قوتابیان ji herêma Kurdistanê çûyîn li ser kîş astî gehiştine vê qonaxa tu jê dibêjî migelek hay jê nebû qonaxa çendê bû. بەڵێ ئێمە هەر سێ خوێندکارەکە لە زانکۆی تیشکەوە هاتوین، ینی هەر سێکمان لە یەک تیمی یەک زانکۆین، هەر سێکمان بەیەکەوەین و وەک کار دەکەین. زۆر باشە. ڤینا ئێوە وەکو هەرێمی کوردستان بەشداریتان کردووە، ئەو وڵاتانی دیکە کوێن کە خوێندکارەکانیان بەشدارن لە پێشبڕکێکە؟ وڵاتەکان لە سەرانسەری جیهانن، لە کیشوەری ئاسیا، ئەوروپا، ئەمریکا و زانکۆکان زانکۆی گەورە گەورەن وەکو ئۆکسفۆرد و زانکۆکانی بەریتانیا و ئەو مؤتەمەرەکە پێشبڕکێکە لە زانکۆی ڤیەنا ئەنجام دەدرێت. ڕاستەکەی ئێستا پشووی فەرمیە لێرە لەبەر دەژنی ئیسای لە مەسیح، بەڵام ئەوان لەبەر گەورەی پێشبڕکێکە تەواوی ستافیزیان خستۆتە خزمەت ئەندام ئامادەبوانی پێشبڕکێکە و تەواوی ژوورەکان لە خزمەتی چۆن بڵێ بەشداربانەوە ئامادە کردووە و ئێمەش لێرەین لە زانکۆکانی ڤیەنا پێشبڕکێکە ئەنجام دەدەین و بەرامبەری وڵاتانی دیکە دەوەستینەوە. باشە ڤینا خوێندەکارên zanîngehê dî ji welatên diyên cîhanê çawa behsê Kurdan û şiyanên Kurda dikin? Çi zanyarî hene derheqê Kurda û Kurdistanê? Hewa hîç guftûgû gel wa kiriye? ئێمە دەمانەوێت زۆرترینیان بدوێنین سەبارەت بە کوردستان و دەمەوێت بزانن ئایا کوردستان دەناسن و خۆشبەختانە زۆربەیان زانیاریان لەسەر کوردستان هەیە. ئەوەی زیاتر دڵی من خۆش دەکات ئەوەیە کە هەر کاتێک کە پێیان دەڵێن ئێمە کوردین پێیان سەیرە کە ئێمە لەو ئینڤایرمنتە لەو ژینگەیە توانیمانە بەشداری شتێکی لەو شێوە گەورەیە، چونکە بەڕاستی هەم ژینگەکەمان ئەوەندە لەبار نییە و هەم چۆن بڵێ ئەوان زیاتر کاریان لەسەر ئەو بابەتە کردو، ئێمە ئەزمونمان کەمترە لە واردە، بۆی ئەوان پێیان گەورەیە کە ئێمە توانیمانە بگەینە و ئاستە و بەرامبەر ئەوان بوەست. بێگومان وەکو زانکۆی تیشک، چونکە زانکۆکەمان نێودەوڵەتی شەویستومانە نێودەوڵەتی بوونی خۆمان
بسلمێنین بە بەشداریکردن لەم جۆرە پێشبڕکێکانە و پێشبڕکیانە و ئێوەش بێگومان لە بەرهەو بەماندووبوونی ستافی زانکۆکەمانە و بۆتوان بە هیواین ئەنجامی زۆر باشتان هەبێ و بە ئەنجامێکی زۆر باشەوە بگەڕێنەوە بۆ کوردستان. دەستان خۆش بێ ڤینا برادۆستی بەشداربووی پێشبڕکێکە لە ڤێننا. سپاس. سەرکەوتوو بن ڤینا. دەست خۆش، زۆر سپاس.